ڕێکەوتنی هەرێم و بەغدا تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. سەرەڕای زیادبوونی داهاتیش حکوومەتی هەرێم درێژە بە لێبڕینی موچە دەدات. یاسای بودجێ عێراق لە ڕۆژنامی فەرمی بڵاو کراوەتەوە و کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە. ڕێکەوتنی هەرێم و بەغداش کە لە مادەی 11 یاسای بودجەدا تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەپێی یاسای بودجێ عێراق بۆ تەسلیمکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ دەبێ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق هەماهەنگی بکەن. لە هەمان کاتیشدا دەبێت دیوانی چاودێری دارایی هەرێم و عێراق بڕی ئەو داهاتە فیدراڵیانە یەکلا بکەنەوە کە هەرێم ڕادەستی بەغدایان دەکات بەڵام هیچیان نەکراون. بە گوێرەی زانیاریەکان بۆ جێبەجێکردنی یاساکە دەبێت جارێکی دیکە وەفدێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکاتەوە، بەڵام تا ئێستا دیار نییە چ کاتێک سەردانەکە دەکرێت. لەلایەکی دیکەوە حکوومەت هەرێم بە پاساوی جێبەجێنەبوونی ڕێکەوتنی هەرێم و بەغدا دەیەوێت درێژە بە لێبڕینی موچە بدات. بە گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم بۆ ئەو مانگەش موچە بە لێبڕینی لە سەدا 21 دابش دەکات. ئەمە لە کاتێکدا داهاتی حکوومەتی هەرێم بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و هیچ پاساوێک بۆ درێژەدان بە لێبڕین نییە. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم لە 20 مانگی تەمەنیدا 6 مانگ موچەی بەبێ لێبڕین دابش کردووە، دەکاتە 5 تریلیۆن و 364 ملیار و 7 مانگی بە لێبڕینەوە دابش کردووە کە کۆی بڕی لێبڕینەکە تریلیۆنێک و 159 ملیار دینارە. 7 مانگیش موچەی نەداوە کە دەکاتە 6 تریلیۆن و 258 ملیار دینار، واتە 7 تریلیۆن و 470 ملیار دیناری نەداوە کە دەکاتە لە 141 موچە.